بێگومان ئێمە لەگەڵ چارەسەراین ئێمە جارێکی تر ئینشاڵڵە ناهێنتون دوژی لەم شارە دروست بێ ئەگەر بە ڕوحی خۆشمان بێ ئێمە لە پێش هەموو ئەو خەڵکانەوەیان کە ئایانەوێ مناسبەیەک بکەن یان خەڵکانێکە بێ پێیان ناخۆش بێ گەنجێک مەجموعەیە گەنجاتونە دێرە هەر ناز و ڕاضێک ینی نیازێکیان هەوو بێ لێرە نیازەکە شەوی ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە ڕۆژی پیرۆزەکە من لێرەوە ئاڵای پیرۆزی کورد لە هەموو هاوڵاتیانی ئەم شارە و هەموو کوردستان پیرۆزەکەم جارێکتر ناهێڵین گرژ و ئاڵۆزی دروست بێ ئەم شتانە بێ بە سیاست چارەسەرکرێ بە چوار گەنج چارەسەر ناکرێ ئێمە لە ڕابردوو چوار ڕۆڵەی کورد ئالەم شۆنە شەهید کران هەموو دنیای هێنا هەموو دنیا ئێمە ناهێڵن جایترەوە دروست بێتەوە گومانتان نەبێ پشت بەخوا ئێمە لێرەین